هاوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن هەر شوێنێکی دنیا. دووبارە دۆسیەکی دادگایی لە 3 ئۆکتۆبەر ئەم ساڵ کە دەکا 11 ڕۆژ پێش ئێستا دژی بنەماڵەی بارزانی لە واشنگتۆن تۆمارکرایە. داوایەکە لەلایەن هاوسەری پێشووی جۆناسان مۆر کە ئێستا پارێزەری سەرۆکی پارێزەرانی دۆسیەی بنەماڵەی بارزانیە لە ئەمریکا بە ملک و ماڵەکانیانەوە بە گەندەڵیەکانیۆن دۆسەی دادگایەکان و هەموو شتەکان مەهتاب مۆر لە 2024 لە جۆناسان مۆر لە دۆسیەکی دادگایی لە یەکتر جیا بووینەتەوە. ئێستا 3 ئۆکتۆبەر بنەماڵەی بارزانی تۆمەتبار کردەوە بە کۆمەڵێک دۆسیە لەناوانەدا دۆسیەی کڕینی پرۆگرامێکی جاسووسی بە ناوی زیرۆکلیک، بازرگانی کردن لەگەڵ داعش، کۆمەڵێک دۆسیەی تر. بەڵام من ئەمڕۆ لەو ڤیددیۆیە کورتەدا تەنها دەمەوێ باسی کڕینی پرۆگرامێکی جاسووسی بکەم کە بنەماڵەی بارزانی هەوڵیان داوە بیکڕن وە کڕیشانە، بەڵام فێریان لێکردینە. فێرەکە چۆن بووە؟ تاوان لە ساڵی 2022 بنەماڵی بارزانی لە ڕێگای کۆمپانیایەکەوە بە ناوی ئاسۆ LLC کە خاوەنەکەی حەفان عومەر شێروانیە. حەفان چێە؟ حەفان ئەو کەسەیە کە لە کاتی سەردانیکردنی مەسرور بارزانی لە بۆ ئەمریکا لە بەردەم کۆشتی سپی لە کاک شاخەوان دەدا برای شەهید جیهان. حەفان ئەو کەسەیە کە شەقۆشی نەبوو لە شاخەوانیدا، ئێستا شاخەوان سکاڵای لەسەر تۆمار کردووە لە ئەمریکا. حەفان کۆمپانیایەکەی ناوی ئاسۆ LLCە. پێشتر وتومانە LLC مانای چیە؟ ینی کۆمەڵێک کۆمپانیا لە ژێر چەتری کۆمپانیایەک دەشاردرێنەوە بۆ دزیەنی شاردنەوەی ناوە ئەسلیەکانیان. بەڵام لێرکوانە هەموو شتەکان ئاشکرا بووە. بە کورتیەکەی دێمە سەر ئەسلی بابەتەکە بۆی ڤیددیۆیەکە زۆر دوور و درێژ نەبیتن. لە ساڵی 2022 کۆمپانیای ئاسۆ LLC هەوڵی داوە لەگەر کۆمپانیایەکی تر بە ناوی HSS پرۆگرامی زیرۆکلیک بکڕی. زیرۆکلیک پرۆگرامێکە بۆ جاسووسیکردن لەسەر خەڵک، بە تایبەت مۆبایل، کۆمپیوتەر، هەردوو سیستەمی iOS و ئەندروید، ئەوانەی لە بواری سایبەر سکوێریتی شارەزانە دەزانن. بەڵام ئەو پرۆگرامە تەنها دەفرۆشێتە وڵاتان، نافرۆشێتە کۆمپانیا شتەکەی. بەڵام ئەو کەسەی ئەو کۆمپانیای ئەوانەی فرۆشتی تێ فێری لێکردینە چۆن پرۆگرامەکە بە کرچ و کاڵی چەند فەنکشنێکی بچووکی بە $360,000 فرۆشرایتە کۆمپانیایەکەی بنەماڵەی بارزانی کە عەفان سەرپەرشتی دەکا، ینی خاوەنەکەی عەفانە، ئاسۆ LLC. بەڵام دواتر دەرکەوتووە ئەو پرۆگرامە کارانیە، ئیژ ناکە. کۆمپانیای بنەماڵەی بارزانی لە ئەمریکا، ئەو کەسەی شەقوەشێنەی کە لە کاک شاخەوانیدا لە ئەمریکا لە بەردەم کۆشتیسی هەر دەستێ سکاڵا لە کۆمپانیایەکەی تر تۆمار دەکاتێن. ئەم کۆمپانیایە دۆسیەکە دەبەنە دادگای، بەڵام دواتر بە قودرەتی قادر بە ڕێکەوتنێکی نهێنی لە نێوان هەردوو کۆمپانیان دۆسیەکە دادەخرێت. ئێستا خێزانی جۆنەسان مۆر لە 3 ئۆکتۆبەر کە لینکەکەی لە کۆمێنت دادەنێن وە لە تەنیشتیشم ئێستا و ڤیددیۆی دەبینن، ئەم ڤیددیۆیە دۆسیەی سکاڵای بنەماڵەی بارزانیە لە دادگای ئەمریکا. هەر ڕۆژنامە نووسێک، هەر گۆڤارێک، هەر وێبسایتێک، هەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی دەتوانن لە ڕێگەی ئەم لینکەوە کەم ڤیددیۆیەکەم لێرەدان لینکەش لە کۆمێنت دادەنێم بستنە سەر وێبسایتەکە، هەموو بەشەکانی ئەم راپۆرتە دەربێنن کە من یەک خاڵم باس کردیوە، ئەویش کڕینی بەرنامەیەکی تەجەسوسیە کە فێریان لێکردینە لەبەر گەمژەیی نەزانینی نوێنەرەکانی بنەماڵەی بارزانی لە ئەمریکا. لۆ زۆر بە ئاسانی پارەی خەڵکی کوردستان ئاوا 360,000 فێریان لێکراو چوونە دادگاشتەوەی لە دادگاشتیان لەسەر کەشف نەبیتن، دۆسیەکەیان بە ڕێکەوتن داخستیە. زۆر هەوڵیاندا لە دۆسیە ئەمریکاش کە ئێستاش کراوەیە بە ڕێکەوتنی مادی ڕێکەون، بەڵام سەری نەگرت و ڕێکش نەکرد. ئێستا خێزانی مۆر
لە دۆسیەیەکی دوور و درێژدا کە ئەوە لە تەنیشتم هەیە هەستاوە سکاڵای لەسەر بنەماڵەی بارزانانی تۆمار کردووە لە کۆمەڵێک بابەتدا ئەمە بابەتی یەکەمە بۆی ڤیددیۆکە درێژ نەبێت دواتر ڕۆژانی تر بەش بە بەشی تۆمەتەکانی کە ئاراستەی بنەماڵی بارزانانی کرا ئاراستەی مەسرور بارزانانی کرایە ئاراستەی عەفان بارزانانی شێروانی کرایە کە نوێنەری بنەماڵی بارزانانی وەکوتم شەقوە شوێنەکەی کەلەکان شاخەوانیدا ئاراستەی موکسی بارزانانی کرایە لەوێن دەروەکو بەرپرسی دەستگای زانیاری هەیهاتێ لە هەرێمی کوردستان سکاڵاکە لەمانە کرایە و ئێستا لە دادگایە و ئەمڕۆ سایتێکی فەڕەنسی بڵاوی کردەوە ناوەڕۆکەکەی و لە چەند ڕۆژی داهاتوو بە پێی زانیاریەکانی ما کۆمەڵێک وێبسایت و دەستگای ڕاگەیاندنی ئەمریکی و بەریتانی و ئەوروپی وردەکاری زیاتر لەسەر دۆسیەی ئەمریکا لەسەر ئەو دۆسیەی کە ڕێکخراوی تاوان و گەندەڵی ڕێکخراو بڵاوی کردەوە لەسەر کۆمەڵێک دۆسیەی تری وردەکاری ناو دادگای ئەمریکا کە بنەماڵی بارزانانی دەیوت کۆتایی پێهاتووە باش بە بەشی قسەی لەسەر دەکرێتن هەرویستم ئەوە بزانن بنەماڵی بارزانانی لە 2022 هەوڵی بەرنمەیەکیان داوە جاسووسیکردن بەسەر مۆبایل و کۆمپیوتەری خەڵک بەڵام فێریان لێکرا و 380,000یان ئەمنو ئەتو خۆش کاچی پارتیش ئەتوش هەر برێ بژی پارتی دەنگ بدەم بە پارتی زانە ئەوانە پارە و پولینگۆ پارە پولی مە دەدزن لەسەر گەمژەینگۆ چۆن لێن دەرفێریان لێ دەکرێت بۆی من زیاتر کاتان ناگرم کاتەچی خۆش ماڵ ئاوە وردەکاریەکان ئەو قسانەی من دەیکەم هیچی خۆم نییە هەمووی لە دۆسیە دادگای ئەمریکا هەیە بە بەشی زیاتر و تۆمەتی زیاتریش بەڵام من ئەمڕۆ تەنها ئەم بابەتەم باس کرد ڕۆژانی تر دێن بەشەکانی تر باز دەکەن وەکوتم لە کۆمندا لینکەکە دادنێم کاتەچی خۆشتان هەوی ماڵاوە